نرخی نەوتی سپی ڕوو لە دابەزینە، ئەوەشی بۆتە هۆکار بۆ دابەزینی نرخی نەوت. بڕیاری دابشکردنی نەوتی سپیە بۆ ماڵان کەوا بڕیارە ڕۆژی شەمەی داهاتوو جارێکی تر نەوت بەسەر ماڵاندا دابش بکرێتەوە و دەربەندی خانیش یەکەم وێزگەی دابشکردنی نەوتی سپی دەبێت. لە چوارچێوەی ئەو دابشکردنا لە دەربەنیخان دەست پێەکەین کە هەر خۆی دەربەنیخان نەوتەکەی وەرنەگرتووە سەرەتی، بەڵام بە بۆنی ئەو بارودۆخەوە کە ئێستا هەڵەبجەی تازە و زەڕایانیش ماوە ئەوانیش نەوتیان پێ دەدەین لەگەڵ بەشێک لە شۆڕش و دوای ئەوە پرۆسەکە بەردەوامێ بۆ نای پارێزگای سلێمانی پاڵاوگەی دوکانیش وەکو ئەوە ئەکەوێتە ئیش نەوتی ڕەشی بۆ هاتووە نەوتی خاو با بڵێن ئەویش لە ماوەیەکی نزیکا کە ئەمانە هەموو وا ئەکەن ئینشاءڵڵا بە هەموو لایەک هەوڵ بین ئەم زستانە تێپەڕێنین ئەم بارودۆخەی ئێستا هاوڵاتی زۆر تەنگەتاو نەبێ بۆ نەوت. نرخی سوتەمەنی بە شێوەیەکی گشتی ڕووی لە دابەزین کردووە. نرخ لە بەرزیدا بە جێگیری نامێنێتەوە و بەردەوامدا دەبەزێت. بەڕێوەبەراتی نەوت و کانزاکانی سلێمانیش بەردەوام لە مەرزەکان و لە ناو بانزینخانەکاندا چاودێری کوالیتی بانزین دەکەن کە لە ئێسادا بانزینی کوالیتی باش لە بازاردایە. من ئەمێ ئەو زانیارشتان بەمێ کە ئێستا لە سنوودی باشماخ کە تاقە مەرزێکە کە تا ئێستا کراوەیە ڕۆژانە بڕێکی سوتەمەنی زۆر زۆر باش کە پێداویستی پارێزگای سلێمانی بە زیادەوە بۆ هەولێر و دۆکیش دابین دەکرێت لە بەنزین و لە نەوت و لە گاز. پشکنینی تاقیگەی باشماخ زۆر بە وردی بەردەوامین ئێستا هەموو ئەو سوتەمەنیەیە پشکنینێکی وردی بۆ کرێت و ڕۆژانە ئێمە سایتێکمان هەیە بڵاوێکەینەوە ئامارەکان سێ ڕۆژجارێک بەڵێ لە ماوەی پێشوا بەنزین لە کوالیتی دەرنەچوە گەڕانومانێتەوە بڕێکی زۆر گاز هات کە شیاو نەبوو بۆ کارهێنان بە هەمان شێوە و نەوتیش بەردەوامین. ینی ئێمە ئەوە هەموو ڕۆژێکتر ینی ناین بڵین ئەوامەوە ئیشێکی بەردەوامی ڕۆژانی خۆمانە واجبێکی ئەخلاقی خۆم و فەرمانبەرەکانی بە ڕێبەراتەکەمانە. خاوەن و بەڕێوەبەرانی بانزینخانەکان ئاماژە بۆ دەکەن لەگەڵ بڵاوبوونەوەی دەنگۆی دابشکردنی نەوتی سپی بەسەر ماڵاندا نرخەکەی دابەزینی بەخۆیەوە بینیوە. ئەوان لە چاوەڕوانی ئەوەدان لەگەڵ دابشکردنی نەوتی سپیدا نرخی نەوت لە بازاڕەکان زیاتر دابەزین بەخۆیەوە ببینێ. بێگومان کە نەوتی سپی بەسەر هاوڵاتیانە تەوسێ بکرێت لە بازاڕیشە سەری نەوت دادەوەزێ و ئێمەش دووداری کراو نییە بەڵام بەتەکی سەرمان داگرین لە بازاڕی تر سەری بازار چۆن بێ و کاتە ئێمەش بۆ شێوەیە ئەتوانین تەوسیەکەین بەسەر هاوڵات. ئەوەی وای کردووە دابشکردنی نەوت دەست پێ بکاتەوە ناردنی نەوتە لەلایەن بەغدادەوە کە لە بەرنامەی وەزارەتی نەوتی عێراقدایە بۆ هەموو پارێزگاکانی عێراق. هەروەها هاوردەکردنی نەوتە لە مەرزی باشماخەوە. ئەمانە وای کردووە بەردەوام نەوت بگاتە سلێمانی و لە وێزگەکاندا ئەمبار بکرێت و بەسەر هاوڵاتیاندا دابش بکرێت. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.